تر بێ لێرە پلان و بەرنامەت بە شێوازێکی تۆکما پێشکەش بکەی دوای ئەوەی فەرمانەکانی حکومەت دەبین فەرمەوە بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەڵبژێردراوی هەولێر بەناوی خوای گەورە و مێهرەبان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەڕێز سکرتێری ئەنجومەنی پارێزگا خوشکوبرانی بەڕێزم لە پەرلەمانی کوردستان و خوشکوبرانی بەڕێز لە ئەنجومەنی پارێزگا و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا میوانە بەڕێزەکان هەموو لایەکتان بەخێر بێن و زۆر سپاس بۆ هەموو لایەکتان پێش هەموو شتێک سڵاو و درود بۆ ڕۆحی برای جوانەمەرگم دکتۆر فرسەت سۆفی و سڵاو درود بۆ ڕۆحی مامۆستا ئیبراهیم کە دوێنێ بوو بە شەهیدی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان پرسە و سەرخۆشی لە بنەماڵە سەربەرزەکەیان دەکەین و ئینشاڵڵا جێگای بەهەشتی بەرین دەبێتن. سەرەتا بەڕێزان لە دڵەوە سوپاس بۆ هەموو ئەندامانی ئەنجومەن ئەوانەی کە باوەڕیان وا بوو متمانەیان پێماندا بە دڵنیاییەوە سۆز بێ لە ئاستی و متمانەیە دەبین و خزمەتکارێکی شاری هەولێر بە هەموو پێکاتەکانی دەبین. سوپاس و تەقدیری زۆر زۆریش بۆ ئەو خوشکوبرایانەی کە دەنجیان پێ نەداین باوەڕیان وا بوویان بە هەر هۆکارێک بوو ئەمێن دڵنیایی بەوان دەدەم و لە ڕێگای ئەوانیشەوە و لە ڕێگای ڕایگرتیشەوە دڵنیایی بە دەنگدەرانی ئەوان دەدەم لەو ساتەوە لاپەڕەیەکی تازە دەست پێ دەکات بە هیچ جۆرێک بیرکردنەوەمان لە جۆری دەنگدان و چێ دەنجیدا و چێ دەنجیدا خزمەتکاری گەڕک بە گەڕ کۆران بە کۆران و گوند بە گوند قەزا بە قەزا بە ناحیە و شارۆچکە بە شارۆچکەی هەرێمی کوردستان دەبین. دڵنیایی بە دەنگدەرانیان دەدەم ئەگەر هەر فراکسیۆنێکی دەنجی بە ئێمە نەدابیتن ئێمە پێش ئەوەی خزمەتکاری ئەو دەنگدەرانە بین کە فراکسیۆنەکانیان دروست کردیە خزمەتکاری ئەو دەنگدەرانە دەبین کە ئەو فراکسیۆنەکان جان بە ئێمە نەدایە بە پشتیوانی خوای گەورە. هەروە بەڕێزان دوو دڵنیایی پێش هەموو شتێک دوو دڵنیایی دەدەم یەک بە ئێوە نوێنەرانی خەڵکی سنووری پارێزگای هەولێر کە بە دڵنیاییەوە پەیوەندیەکانمان تۆکمەتر باشتر دروستتر دەکەین ئێرە پەرلەمانە گچکەکەی هەولێر دەبێ لەبەردەم ئێوە هەم لە ئایندەدا پلانەکانی خۆمان دەخەینە ڕوو هەم کار و ئامادەکانمان دەخەینە ڕوو سوپاسی هەر سەرنج و تێبینی بۆ چوون و ڕەخنە و گەیاندنی گلەی و گازندەی هاوڵاتیانیش دەکەین ئێمە باش لە ئەرچی نوێنەرایەتی ئێوە دەگەین کە ئەندامانی ئەنجومەنن ڕۆژانە پەیوەندی ڕاستە خۆتان لەگەڵ هاوڵاتیان هەیە. واروها دڵنیایی بە خەڵکی سنووری پارێزگای هەولێر دەدەین لە هەموو شارۆچکە و لە هەموو سنوور و جێگایەکانی کە ئێمە یەک ئامانجمان هەیە دەمانەوێت بە پشتیوانی خوای گەورە و بە هاوکاری ئێوە تایتل و ناونیشانی پارێزگار بگۆڕین لە بۆ خزمەتکار بە شانازیەوە یەک لە ئامانجەکانی من ئەوەیە تەمەنای من ئەوەیە لە ئایندەدا خەڵک نەرێ پارێزگاری هەولێر بڵێن خزمەتکاری هەولێر کە شانازێکی گەورەیە خزمەتی خەڵکی شاری خۆمان بۆ وڵاتی خۆمان بکەین. بەڕێزان سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئەوەی ئەم ڕۆژ گوزەرا لە هۆڵە بەڕێزەی ئەنجومەنی پارێزگا بەرمەبنای بنەما دیموکراسیەکانی هەرێمی کوردستانە ئێمە ڕێزی لێ دەگرین بەڵام کە من لە دوای ئەوەی سوێندی یاسایی دەخۆم تا ئەمڕۆ کاندیدی و بەربژێری پارتی دیموکراتی کوردستان و دەستنیشانکراوی سەرۆک بارزانی بووم بەڵام سۆز بێ بۆ خەڵکی هەولێر لە ئەمڕۆوە یان لە دوای ئەوەی مەرسومی هەرێمی دەردەچێتن سوێندی یاسایی دەخۆین خزمەتکاری خەڵکی هەولێر دەبین کۆتایی بۆ قۆناغە دێتن کە کاندیدی چه حزبێکین و لە بۆ چه حزبێک کار دەکەین بەبێ جیاوازی و خزمەتی شاری هەولێر بە هەموو پێکاتەکانی و بە هەموو سنوور و جوگرافیا فراوانەکەی دەکەین و فەرمانبەرێکی خزمەتگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان دەبین کە ئەویش جێبەجێکردنی ئەجێندا و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە و بە دڵنیاییشەوە لەلایەن بەڕێز سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانیەوە پشت ڕاست کراومەتەوە کە تەنها و تەنها ئەرچی من خزمەتکردنی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر دەبێت
تا ئێستا و تا ئەمڕۆ من بەربژێری پارتی بووم، بەڵام لە بەیانیەوە و لە دوای مەرسووم من خزمەتکاری هەولێر دەبم و پێویستیشم بە هاوکاری یەک بەیەکی ئێوە لە ئەندامانی ئەنجومەنەیە و لە ئێستا کەوەش دڵنیاتان دەکەمەوە ئەو پەڕی ڕێز و احترام لە نێوان ئەنجومەن و یەکە کارجەڕیەکان دەبێ، ئێوە ڕەقیبی ئێمەن، ئێوە چاودێری کارەکانی ئێمە دەکەن، بەسیقە و متمانەوە چاودێری وردمان بکەن و بە هەنگاو لەگەڵمان بن و ئێمەش هەنگاو بە هەنگاو ئەنجامەکان لێرە لە بەردەم نوێنەرانی خەڵکی هەولێر دەخەینە ڕوو. بەڕێزان، هەولێر ڕاستە شانازی ئێمەی هەولێریەکانە کە پایتەختی سیاسی کوردستانە، بەڵام لە پاڵ ئەوەشدا پایتەختی برایەتی و پێکەوەژیان و ئەمن و ئەمانیشە. سۆز بێ لەو بوارەدا هەرچی لە توانادا بێتن خزمەتی زیاتری هەولێر و هەولێریەکان بکەین. ئامانج و بەرنامەی ئێمەش تەنها و تەنها ڕەزامەندی خوددا خەڵک خاکە. بە ڕەزامەندبوونی خودای گەورە و خەڵک و خاچی هەولێر ئیشاڵڵا ئامانجەکەمان تەحقیق دەبی بە پشتیوانی هەموو لایەک. ئەمڕۆژ لە بۆ من مێژوویەکی زۆر شانازیە کە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە کە ئەمڕۆ هەفتەمین پارێزگار دەبم لە سەردەمی ئازادیدا متمانە لەو ئەنجومەنە وەردەگرم کە ئەوانیش لێرەوە دڵنیاییان پێدەدەم ئەوانەی لە ژیانمانە هەولێر ئەمانەتە و شەش لەو بەڕێزانەی پێشە من پارێزگاری هەولێر بوونا دەمەوێت وەکو ڕێز و احترامێک بۆ ئەو خزمەتێک کە لەو قۆناغە تا ئەمڕۆ دەستیان پێکرد ناوێن بێنم بەڕێز تێکۆشەری گەلەکەمان عەبدولمەیمەن بارزانی، بەڕێز تێکۆشەری گەلەکەمان مامخورشید شێرە، بەڕێز خوا لێ خۆشبوو شەهید فەڕەنسۆ هەریری و هەروەها شەهید ئەکرەم مەنتێک، خوا لێ خۆشبوو شەهید ئەکرەم مەنتێک، برای بەڕێزم نەوزاد هادی شەهیدی جوانەمەرگ و برای هەمیشە لە یادم دکتۆر فەرسە سۆفی. لەو شەش پارێزگارە سێیان شەهید بوون و سێشیان لە ژیان ماون. بەوانەی لە ژیان ماون پێیان دەڵێم بە دڵنیاییەوە هەولێر ئەمانەتە و خزمەتکاری هەولێر دەبین. بە ڕۆحی ئەوانەش بۆ ئاسوودەبوونی ڕۆحی ئەوانەش کە ئامانجی زۆر گەورەیانە بوو لە خزمەت گەیاندن بە هەولێر پێیان دەڵێم هەولێر ئینشاڵڵا لە دەستێکی ئەمین دەبێتن و هەمان نەفەس، هەمان دیدگا، هەمان تێڕوانینی خزمەتکردنی ئێوە سەرمەشقی کارەکانی ئێمە دەبێتن و لە کارنامەکانمان و لە کارە جوانەکانی ئێوە بەشێک لە کارەکانمان دەبێت. بە تایبەت برای کۆچکردوم دکتۆر فەرساد کە ماوەیەکی کەم پارێزگاری هەولێر بوو، بەڵام خەونێکی زۆر گەورەی هەبوو، کارنامەیەکی زۆر گەورەی هەبوو، ئامانجێکی زۆر گەورەی هەبوو. بە شانازیەوە من لێرەوە ڕای دەگەینم بۆ خەڵکی شاری هەولێر ئەوە کارنامەکەی دکتۆر فەرسەتەوە لە بەردەستمە، هەوڵ دەدەین بە پشتیوانی خوای گەورە، بە پشتیوانی هەموو یەکە کارجەڕیەکان، بە پشتیوانی ئێوەش لەو ئەنجومەنە بەڕێزە کارنامەکە جێبەجێ بکەین و کارەکانی ئەو تەواو بکەین. بەڕێزان، خەڵکی کوردستان باش دەزانێت ئێستا ئێمە لە نێو کۆمەڵێک قەیران و بە تایبەت لە زەوتکردنی مافە دەستوریەکانماندان و لە بەغدا موچە و بودجە و مستحقاتی ئێمە بە زۆرێک لە جۆرەکان ماوەی چەند ساڵێکە تا ئێستا کە لەگەڵدا بێتن زەوت کرایە. ئێمە زۆر بە هیواین لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی بگەینە ئەنجام. هیوامان هەڵچنیوە کە شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە سەرپەرشتی بەڕێز جێگیری سەرۆک وەزیران بە بەردەوامی لە گفتوگۆدان لەگەڵ لایەنەکان هیوامان وایە بگەینە ڕێکەوتن تا بتوانین ئەوەی لە 2014ەوە نەماتوانی بە لە هەولێر و کوردستان پێشکەشی بکەین، دەست بە کارەکانمان بکەین و هەولێر جارێکی دیکە ببێتەوە وەرشەی عەمەل بۆ خزمەت گەیاندن و هەر میوانێک ڕووی تێ بکە لە ماوەی چەند مانجێکدا گۆڕانکاریەکانی ببینیتن. بەڵام بەوەش ناوەستین و حکوومەتی هەرێم ئیرادەیەکی بەهێزی هەیە، تا ئێستا بەرگەی گرتووە، بەرگەی زیاتریش دەگرێتن، احتیمالی داخلی خۆی زیاتر دەکات بە ئیسلاح و چاکسازی و بە بەرزکردنەوەی داهات و بەکەمکردنەوەی خەرجی و بە ئیرادەیەکی بەهێزیشەوە لە سەروی ئیرادەی حکوومەتیشەوە. سوپاس بۆ خۆڕاگری خەڵکی کوردستان و سوپاس بۆ خۆڕاگری خەڵکی هەولێر، سنووری پارێزگای هەولێر کە تا ئێستا کە بە جۆرێک لە جۆرەکان ئەو پەڕی بەرپرسیارەتیان بۆ پاراستنی قەوارەکەمان ناوە و لە ئایندەش ئینشاڵڵا ئەو قۆناغە سەختە تێدەپەڕێنین بە گەشتبینیەوە ئامانجمانە خزمەتی گەورەتر پێشکەش بکەین.
بەڕێزان هێڵە گشتیەکانی کارنامەی ئێمە وەکو باسم کرد کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن کە لە کابینەی نوێیەم لە پەرلەمانی بەڕێزی کوردستان دەنجی پێدرا و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بوو هێڵە گشتیەکانیشی لە دادپەروەری و لە یەکسانی و لە حکوومەتی هاوڵاتی و لە خزمەتگوزاری خۆی دەبینیەوە ئێمە لە ئەمڕۆوە فەرمانبەرێک دەبین لە چوارچێوەی ئەو کارنامەیە کارەکانی خۆمان دەکەین میکانیزم و شێوازی کارکردنیشمان وەکو پێشتریش باسم کرد بە دڵنیاییەوە لەسەر ڕێچکە و شێوازی برای کۆچکردوم دکتۆر فەرسەد دەبێ و لەسەر ڕێچکە و ڕێباز و شێوازی کارکردنی خزمەتگوزاریەکانی هەر پێنج پارێزگارەکەی پێشوو دەبێتن کە بە خەونی گەورەوە ویسیان خزمەتی شاری هەولێر بکەن یەکەم ئامانجمان تیمی یەکگرتووە بۆ خزمەتکردنی دانیشتوانی سنووری پارێزگای هەولێر باوەڕمان وایە بە تیم ئێمە سەر دەکەوین تیمی ئەنجومەن و دیوانی پارێزگا تیمی قەزا و ناحیەکان تیمی فەرمانگە و یەکە کارجەڕیەکان بە باوەڕەوە بە یەک تیمی کار دەکەین و یەک تیم دەبین لە پێناو خزمەت گەیاندن بەو هەولێرەی کە زۆری شایانە خزمەتی باشتری پێشکەش بکرێن بۆ پێش هەویە و ناسنامەی حکوومەت هەویە و ناسنامەی چاکسازیە سۆز بێ لە بۆ خەڵکی هەولێر سۆز بێ لە بەردەم ئێوە وەکو نوێنەرانی خەڵکی هەولێر بە هیچ جۆرێک سازش نەکەین و تەراجع نەکەین لەو کارنامە گەورەیە کە حکوومەت هەیەی لە چاکسازی و لە ئیسلاح و لە دژوەستانەوە بە گەندەڵکاران و لە ڕێکخستنی کاروبارەکانی ڕۆژانەمان و لە چاکردنی کەم و کوڕیەکانمان و لە باشترکردنی باشەکانی کە تا ئێستاکە بووە بەرنامەیەکی دیکە خزمەتگوزاری تۆکمە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان یەکێک لە ئامانجەکانمانە بە دڵنیاییەوە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە بودجە دیاری دەکرێت بۆ ئەم ساڵ و لە ئێستاکەوە داوا لە وەزارەتە پەیوەندیدارەکان دەکەین هاوکارمان بن هەولێر پایتەختی هەموو لایەکمانە لە پرۆژە بودجەدا لە بۆ خزمەتگوزاریەکانی هەولێر باشتر ئاوڕمان لێ بدەنەوە داوا لە پەرلەمانی کوردستان و نوێنەرانی خەڵکی کوردستان دەکەم ڕەچاوی دۆخی هەولێر بکەن کە خزمەتگوزاریەکانی هەولێر لە دانانی بودجەدا لە بەرچاو بگیرێتن بەڕێزان خاڵێکی دیکە کێشە و گرفتی هاوڵاتیان دەبێتن بە دڵنیاییەوە ئێمە ئامانجمان وایە دەرگای پارێزگا و هەموو یەکە کارجەڕێکان بڕووی کێشە و گرفتی هاوڵاتیان و خواستی هاوڵاتیان بکەینەوە و دەرگای پارێزگا و فەرمانگە و یەکە کارجەڕێکان کاتێک دەکەینەوە بە دڵنیاییەوە ئێستا ڕای دەگەێنم لە چوارچێوەی یاسا لە چوارچێوەی ڕێنمایی لە چوارچێوەی ئەوانەی ڕێگا پێدراون نەک ئەوانەی کە پێدوابی دەرگای پارێزگا کراوە دەرگا لە نایاسایی کراوە لە چوارچێوەی یاسادا ئێمە هیچ دیوارێک لە نێوان خۆمان و هاوڵاتیانی شاری خۆمان و گوندەکانی خۆمان و قەزا و ناحیەکانی خۆمان نایەوین بەڵام بە تێکشکاندنی ئەو دیوارە یان بەنەمانی ئەو دیوارە و بەکردنەوەی دەرگاکان مانایوان نییە ڕێگا بە سەرپێچیکاران دەدەین نەخێر بەڵام تەنها ئەگەر بزانین کارێکی خزمەتگوزاری هەیە هەموو هۆیەکانی پەیوەندی لەگەڵ هاوڵاتیانی خۆمان دەگرینە بەر هەم لە هۆیەکانی پەیوەندی و هەمیش لە دیتنی ڕاستەوخۆ و بە تایبەتریش لە سەردانی مەیدانی بۆ یەکە کارجەڕێکان و سنوورە جیاوازەکان و گەڕەکە هەژار نشینەکان بە دڵنیاییەوە زیاتر پشتی پێدەبەسین و لەوێندەردا کارەکانمان زیاتر دەکەین خاڵێکی دیکە بەڕێزان ئێمە ئێستا لە ناو جەنگێکداینە هەولێر و کوردستان لەگەڵیشیدا جیهان قوربانی زۆریدا ئێستا نابێ ئەمە پشتێنی لێ بکەینەوە پێمان وابێ ڤایرۆسی کۆڕۆنا کۆتایی پێهاتیان نەخێر مەترسیەکانی بەردەوامە و مەترسیەکانی وا دەبینین لە وڵاتانی دیکە جارێکی دیکە سەری هەڵداوەتەوە هەولێر لە چوارچەوەی ئەو ڕێنماییانەی حکوومەت کە لە ماوەی ڕابردوودا گرتیتە بەر ئێمە جێبەجێکاری ئەوە دەبین لە ئێستا وەش داوا لە دانیشتوانی شاری هەولێر و سنووری پارێزگای هەولێر دەکەم تکایە خۆتان بپارێزن ڕۆحی ئازیزانتان بپارێزن پێمان وانە بێ کۆڕۆنا کۆتایی پێهاتیە مەترسێکی گەورەیە بە پشتیوانی خوای گەورە لەو شەڕە جیهانیەش ئێمە تا ئێستا زیانی زۆرمان کردووە پارێزگارەکەی خۆمان و کۆمەڵی خەڵکی باشمان لە وڵاتە لە دەستدا بە کەسی دیکە لە دەست نەدەین خۆتان بپارێزن و ئیشاڵە لە نەتیجەدا بەبراوە بە کەمترین زیان لێ دەربچین بەڕێزان خاڵێکی دیکە یەکێک لە تایبەتمەندیەکانی هەولێر کە ناوەندی بڕیار و پایتەختی هەرێمی کوردستانە زۆرێکە لە فرەیی و لە پێکاتەی جیاواز بەرنامەمان هەیە لە نزیکەوە لە خزمەتی پێکاتەکانی شاری هەولێر دەبین هەولێر بەو جوانیەی بە پێکاتە جوانەکانی بە بەیەکەوە ژیانی یەکێک لە جوانیەکانی خۆی نیشاندایە
و لێرەوەش ئەمن دڵنیایی لە ڕێگای نوێنەرەکانی پێکهاتەکانی کوردستان بە خوشکبرایانی پێکهاتەکانی کوردستان دەدەین لە خزمەتیان دەبین و ئەمە بەشێکی گرنگ لە کارەکانی ئەوان دەبین. یەکێکی دیکە لە خاڵەکان گەشتیاریە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە هەولێر کە هاولێر شارێکی گەشتیاریە کۆمەڵێک جێگا هەیە هەوڵ دەدەین بە دڵنیایی و بەپێی پلان و بەپێی دراسەیەک بەردەوامی بەو شێوازی گەشتیاریە بدەین و لەگەڵ ئەوەشدا ئەوانەی کە نەشکراون هەوڵ بدەین کارەکان تەواو بکەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەرگایەکمان هەیە پێی دەگوترێ بازگەکان دەرگای هەولێری ئێمەن. لێرەوە وێڕای بەرز نرخاندنی هەموو کارمەند و ئەفسەرانی بازگەکانی کە خەڵک لێەوە لە ناوچەکانی دیکەی عراقی و هەروە لە شارەکانی دیکەی کوردستان ڕوو لە هەولێر دەکەن وێڕای بەرز نرخاندنی کارمەندانی دەستگاکانی ئێمە دەستگاکانی ئەمنی ئێمە کە شەو نخونیان کردیا داوایان لێ دەکەم برای ئێوە دەرگای هاتنەژۆری هەولێرن بە ڕوێکی گەشت بۆ پڕی ئاسانکاریەوە لەگەڵ جێبەجێکردنی ئەرکەکانی خۆتان پێشوازی لە میوانەکانی هەولێر بکەن هەولێر تا بتوانانی خزمەتی میوانەکانی بکە وەک هەمیشە میوان دۆست بێتن. وەکو باسم کرد پەیوەندیەکانمان لەگەڵ سەرجەم پێکاتەکان و چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگاش هەوڵ دەدەین فراوانتر و باشتری بکەین و بازنەی پەیوەندیەکانمان بگەینە ئاستێکی باشتری خزمەتکردنی چاکتر. هەروەها بەڕێزان لێرە دەمەوێت لە چوارچێوەی کارنامەی پارتەکەم کە لە هەڵبژاردن هەیبووە لە چوارچێوەی کارنامەی حکوومەت کە کارنامەیەکی محور تێدا هاوڵاتی بووە لە چوارچێوەی کارنامەی هەموو فراکسیۆنەکانی ناو ئەنجومەنی پارێزگا لە چوارچێوەی خەونی هەموو ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بازاڕ و کەسابەتی هەولێر یەکێکی دیکە لە هەویەکانی هەولێرە تەکانی پێدەدەین دڵنیایی بە کاسبکاران لەسەر جەم شار و شارۆچکەکان دەدەین و پشتیوانی کارەکانیان دەبین بەرژەوەندیەکانیان دەپارێزین چ ئەوانەی لە کاری دەستجێڕیەوە تا کۆمپانیایەکی گەورە کار دەکەن لە وڵاتە لەو شارە دڵنیاییان پێدەدەین واتە پشتیوانی لە چوارچێوە یاسا بۆ سەرمایەداران و خاوەنکارەکانی کەرتی تایبەت لە کۆمپانیەکانی گەورە تا کاسبکارێکی دەستجێڕ پشتیوانیان دەبین. باوەڕمان وایە هێزی کار هێزی بەهێزبوونی هەمومانە هێزی هەولێری پایتەختی کوردستان دەبێت. واروها وێڕای بەرز نرخاندنی هەوڵ و ماندووبوونی هێزە ئەمنیەکان لە ماوەی ڕابردوودا کە هەولێر بە ئارامی ناسرا بوو و هەمیشە جێی سەرنجی هەموو لایەک بوو و بە دڵنیاییەوە ڕای دەگەێنین ئەو ناسنامەیە بە هیچ زۆرێک ڕێگە پێدراونیە لە دەستی بدەین بەڵکو بەرەو پێشەوەی دەبین زیاتر هەولێر ئارامی و خۆشگوزەرانی بەخۆیەوە ببینیتن. خاڵێکی دیکە لە چوارچێوەی ئازادی ڕادەربڕین لە چوارچێوەی یاسا بەرکارەکان کە زۆر جارباز لە ئازادی ڕادەربڕین دەکرێت توانج لە هەولێر دەدرێت ئێمە دڵنیایی بە ئێوەش لە دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان و قەڵەم بەدەست و ڕۆشنفکر و ڕۆشنبیران دەدەین و ئەکادمیەکان دەدەین. ئەو پڕی پانتایی ئازادی ڕادەربڕین لە هەولێر دەکەینە سەرمەشقی کارەکانمان لە چوارچێوەی یاسا بەرکارەکان. لە چوارچێوەی یاسادا هەموو ڕێکارەکان دەگرینە بەر کە هەولێر سیمای دیموکراسیانەی خۆی وەک چۆن لە ڕابردوو هەبووە و زیاتر گەشەی بسێنیتن. بەڵانسی شار و شارۆچکەکان و قەزا و ناحیەکان و گوند و گەڕەکە جیاوازەکانی هەولێریش بە دڵنیاییەوە دەپارێزین. ئەو گەڕەکانی خزمەتی باشیان کراوە دەیکەینە نمونەیەک بۆ گەڕەکانی خزمەتی باشتری پێبگا ئەو گوندانەی خزمەت گوزاریان پێنەگەیشتبی بە پشتیوانی خودای گەورە بە ئیمکانیەتی حکوومەت و بە ئیمکانیەتی بەردەست هاوکار دەبین لەوەی کە خزمەتی باشتری پێشکەش بکرێن. شەفافیەت و ڕازگۆیی و سادەیی و خەڵک و خۆشویستن کاری ئەساسیمان دەبێتن. ڕازبێژ دەبین لەگە خەڵکی خۆمان بەڵێنی گەورە نادەین و شەفاف دەبین چمان کرد و چمان پێدەکرێ و بە دڵنیاییشەوە خەڵک و خاچی خۆشمان خۆش دەبێتن و لە دەستی نادەین. زۆر ڕاستە ئەرکمان قورسە بەڵێ زۆریش قورسە درچی پێ دەکەین و احترام دەکەین لە ئەمڕۆوە دەکەوینە بەردەم ئەرکێکی زۆر قورس و بەڵام گەورەترین پشتیوانیشمان هەیە لە سەرکەوتن هەم پشتیوانی لە سەرۆک و جێگری سەرۆک و سەرکردایەتی حیزبەکەم پشتیوانی لە کابینەی حکوومەت و سەرۆکی حکوومەت پشتیوانی ئێوەشمان پێویستە ئەندامانی ئەنجومەن پشتیوانی خەڵکی شاری هەولێریشمان پێویستە کە زۆر بە سیقە و متمانەوە بینە مەیدانەکە لەگەڵ ئەرکە قورسەکەمان
بە قورسی و بە گەورەیی لێ دەربچین و بەدڵ دەمانەوێ خەڵکی هەولێرمان خۆش دەوێ بەدڵ لەلاتانین هیوادارین و دوعا لە خودای گەورەش دەکەین دڵی ئەوانیش لە لای ئێمە بیتن تا بتوانین خزمەتی باشتر پێشکەش بکەین لە جوبران خەلیل جوبرانیان پرسی لە غەڵەتی ژیانتدا چ بوو وتی یەک غەڵەت بوو لە نێوان کاری ئاسان و کاری قورس کاری ئاسانم اختیار کرد خۆزگە قورسەکەم اختیار کرد بە ئەرکەکەی ئێمە و واجبەکەی ئێمەش کە واجبی خزمەتکاریە ئەرکێکی قورسە پێویستی بە هەمانجی هەمەلایەنە و هەموو لایەکەیە بەڕێزان من وەکو بەربژێرێک کە تا ئەمڕۆ قسان دەکەم و تا دوێنێ لە بەردەم سەرۆک و سەرکردایەتیەکەم سۆزی ئەوەمدا کە خزمەتکاری هەولێر بم و ئەمیش ڕاست پێدراون بۆ خزمەتکاری هەولێر دڵنیاییتان پێدەدەم دوور دەبین لە مەسائیلی حزبی ئەگەر واجبی من و ئەرچی من ڕابس پێدرابە لە بۆ کاری حزبی دەیان جێگای دیکە هەبوو من دەتوانی خزمەتی حزبەکەم بکەم بەڵام بەرنامەی حزبەکەم و حکوومەتەکەم جێبەجێ دەکەم و خزمەتکار دەبم و خزمەتکاری خەڵکی هەولێر دەبم ئێستاش لەبەردەم ئێوە سۆزتان پێدەدەم و لە ڕێگای ئێوە سۆز بە خەڵکی هەولێر دەدەم تەنها ئامانجمان خزمەتکردنی پارێزگای هەولێرە لە هەموو سنوورە لە جوگرافیا دیاریکراوەکەی وەکو کوڕە هەژارێکیش لەسەر ئەو ئەساس و بنەمایانە دەمینێنەوە کە لەسەری پەروەردە بووینە و باشش لە مەعاناتی خەڵکی هەژار و کاسبگار کار دەگەین درود و سڵاو بۆ ڕۆحی شەهیدان دەنێرین کە بەرهەمی ئەوان ئێمەی تێداین و سڵاو لە بۆ پێشمەرگە قارەمانەکان دەنێرین پێیان دەرین بە پشتیوانی خوای گەورە ئەوەی لێتوانە دەبێتن ئەو چەند ساڵی لە تەمەنمان هەیە بە سەربەرزیەوە کۆتایی پێبێ ئامانجی ئێمە تەنها و تەنها ئەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەمە و ئەنجومەنە بە سەربەرزی کارەکانمان تەواو بکەین و لەلایەن خەڵکی هەولێر و پارێزگای هەولێریشەوە دەستخۆشیمان لێ بکرێ و دەموچاوێکی بێزراو نەبین کاتێک کارەکانمان و ئەرکەکەمان بە کۆتایی دێتن لە کۆتاییدا تەنها تەرکیز لەسەر ئەوە دەکەمەوە تایبەت بە نەرمونیانی و تایبەت بە توندی لە ئێستاکەوە بەڵێنی ئەوە دەدەین بەرامبەر بە سەرپێچی کاران بەرامبەر بە گەندەڵکاران بەرامبەر بە لادەران لە یاسا بەرامبەر بەوانەی خراپە و خراپەکاری دەکەن دڵنیاتان دەکەینەوە سنوورێک نییە بۆ توندیمان لە توندی تونتر دەبین دەرحەقیان لە چوارچێوەی یاسادا بەڵام بەرامبەر بە خواستی خەڵکی خۆمان خواست و داخوازیەکانی خەڵکی خۆمان سنوورێک نییە بۆ نەرمی و بۆ احترام بۆیە من داوا لە هەموو فەرمانبەرانی یەکە کارجەڕەکانی سنووری پارێزگای هەولێر دەکەم لە ڕابردوودا خزمەتتان پێشکەش کردووە هەوڵدان ڕۆتینیات کەم بکەنەوە بە دڵنیای ڕۆتینیات شکەم دەبێتەوە و سەردانی یەکە کارجەڕیەکانیش دەکەین و دڵنیاییش بە خەڵکی هەولێر دەدەین خۆشەویستی زیاتر لە نێوان فەرمانگەکان و لە نێوان هاوڵاتیان دروست بکەین کە ئامانجی سەرەکی ئێمەیە لە کۆتاییدا سپاس بۆ هەموو لایەک ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە لە ڕۆژانی ئایندا بە قسەی کەم بەکاری زۆرتر هەمومان هاوکار و هەماهەنگ دەبین سەرکەوتن لە خوای گەورەیە و زۆر سپاس بەڕێز پارێزگاری هەڵبژێردراوی چلوچارەمی پایتەختی هەرێمی کوردستان من دەمەوێت لێرە دووبارە سپاسی ئەندامانی